بۆ بە دوواداچوونی شایستەدارایەکانی مامۆسایانی وانەبێژ بە تایبەت شایستەی مانگی پێنجی مامۆسایانی وانەبێژ کە بڕیار بوو لە پێش دەژن شایستەدارایەکانیان وەربگرن ئەمڕۆ کە نزیکی 9 بۆ 8 ڕۆژ بۆ 9 ڕۆژی ماوە بۆ مانگی 8 هێشتا مامۆسایانی وانەبێژ شایستەی دارایی مانگی پێنجیان وەرنەگرتووە. بۆ مەبەستە سەردانی بانکی هەرێممان کرد لە پارێزگای سلێمانی بەداخەوە لە جیاتی دڵخۆشبوونمان بە وتەکانی جێگیری بانک و تەبەن سەرۆکی بانکە ئێستا لەوێ نەماوە جەنابیان پێیان ڕاگەیاندین کە دەستکاری پارەی مامۆسایانی وانەبێژ و هەموو ئەو پارانەش کراوە کە لە ناو لیستی خەرجیدان بۆ پڕکردنەوەی کەموکوڕیەکانی موچە واتە موچە کەموکوڕی تێکەوتووە پارە نەقسە لەمە بەچی پڕکراوەتەوە بە پارەی مامۆسایانی وانەبێژ و بە پارەی هەموو ئەو پارانی کە لە ناو خەرجیەکانە دەدرێن یعنی بە کوردیەکەی و بە کورتیەکەی پارەی مامۆسایانی وانەبێژ خوراوە و کەموکوڕیەکانی موچەی وەزارەتەکانی پێپڕکراوەتەوە. خاڵی دوو وەکو مامۆسایانی پارێزگای سلێمانی و دەوروبەری پشتیوانی هاوڕێوانەبێژەکانمانەکەین لە پارێزگای کەلار لە شارۆچکەی کەلار کە ئێستا خۆپیشاندانیان کردووە و لەبەردەم بانکەکانە توژی توندوتیژی و پاڵەپەستۆ بوونەتەوە داواکەین وەزارەتی پەروەردە هەروەها وەزارەتی دارایی بە زووترین کات کێشەی مامۆسایانی وانەبێژ پێش خوێندنی ساڵی 2022 بۆ 2023 چارەسەر بکا بە دامەزراندن. ڕای دەگەێنین هەفتەی ئایندە سەرەتای هەفتەی ئایندە بە دیاریکراوی ڕۆژی یەکشەممە مامۆسایانی وانەبێژ خۆپیشاندانی سەرتاسەری خۆیان بۆ دامەزراندن و بۆ دواکەوتنی شایستەدارایەکان ئەنجام دەدەن.